بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان، لە زنجیرە باسی بڕوانەدا باسی چارەنووسی یەکێک لەو مفسیدانەمان کرد کە خوای پەروەردگار لە قورئاندا باسی دەکا و دەیکا بە نمونە کە هەموو کەسێک کە بیر لەم بابەتە بکاتەوە دەرس و عیبرەتی لێ وەربگرێ. ئەویش بریتیە لە قاڕون کە نمونەی سەرمایەدارێکی ناشایستەی وەکو قارچک هەڵتۆقی بوو، لە هەژاریەکی زۆر هەژاریەوە پێگەیشت و بوو بە خاوەنی سەروات و سامانێکی یەکجار زۆری بێشمار، بەڵام لە سنوور دەرچوو، بەڵام ئەو سەرمایەی بۆ قیامەتی خۆی و دنیایەکی خۆش بەکار نەهێنا. بیری لەوە دەکردەوە خۆی پێ بکەنێ و خەڵکی بگریە، خۆی دەوڵەمەند بێ لەسەر هەژار خستنی خەڵکانی تر. جەبا بزانین خوای پەروەردگار لە درێژەی باسەکەی قورئاندا لە سوورەتی ئەلقەسەسا چیمان بۆ باز دەکا؟ وتمان قاڕون بە ئەو پەڕی لە خۆبایی بوونەوتی ئینەما ئوتیتوه عەلی عیلم عیندی. ئەوانەی ئامۆژگاریم دەکەن پێم دەڵێن ئەو سەرۆت و سامانە خەڵاتی خوایە نەخێوانیە، ئەوە بە زانستی خۆم بەدەستم هێناوە، ئەو ماڵی کە هەمە هی بەرهەمی زانینی خۆمە، من لە پارە دروست دەکەم، من ئەزانم مامەڵە بکەم، ئەزانم چۆن کەسابەت دەکەم، ئەو ماڵە بەرهەمی زانستی خۆمە. باسی ئەومان کرد لەوانەی ڕابردوودا کە خۆ پارێزین، خوا بمان پارێزێ لەوەی زمانمان وشەی ئەنای پێدا بێ، نەڵێ من. وەکو شەیطان وتی ئەنا خەیڕ منه، خوای گەورە بە نەفرەتی کرد، وتی من باشترم لە ئادەم. خوا فەرمووی دەی بڕۆ بە نەفرەت بە، دەی بزانین باشتری نەخێر. کاتە فیرعەون ئەو هەموو دەسەڵاتەی هەبوو گەیشتە ئەوەی وتی ئەنا ڕەبوکم الأعلا، من خوای هەرە گەورەی ئێوەم، تەواو هیچ کەس لەسەر و منەوە نییە بەس من، کە وتی من خوای گەورە لە ناوی برد. کاتێکەوە نەمرود بێدینەکەی گەیشتە ئەوەی لە بەرامبەر ئیبراهیم پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ، وتی ئەنا ئوحی وئومید، منیش وەکو خواکەی تۆ دەتوانم خەڵک بژێن و بمرێنم. چاو لێ وشەی ئەنە، نەڵێ منیش وا دەکەم و دەسەڵاتی ئەوەم هەیە. ئەم وشانە زۆر خەتەرناکن، چارەنووسی ئەو کەسانەی دایمە وشەی من بەکاردێنن وەکو قاڕونیان لێ دێت، جا لە هەر بوارێکا بەکاری بێنی. هەیە بە زانستەکەی دەنازیاڵە بەس زانستی من قسە لە شتێکا بکەم چی هەیە بتوانە قسەی تێدا بکە؟ نەخێر لە سەروتەوە زاناتر هەیە. دەوڵەمەندێک دەڵێ من ئەگە حەزم لێ بازاڕ هەموو قۆرق دەکەم، نەخێر لە سەروتەوە بازرگانێکی تریش هەیە، دەسەڵاتدارێکی تری مادی پەیدا دەبێ. هەیە هێزی چەکداری هەیە، حیزبێکی گەورەی هەیە، دەڵێ ئەگە من چی بڕیارێک بدەم لە وڵاتە دەبێ هەر ئەوە بێ. ئەگە وریان نەبی خوالوت دەشکێنێ، ڕۆژێک هێزێک دێت تۆش دەپێچێتەوە. بۆیە وشەی ئەنا من زۆر خەتەرە بۆ سیاسی، بۆ زانا، بۆ سەرمایەدار و دەوڵەمەند، بۆ کەسێکەوە حرمەت و ڕێزێکی هەیە لە ناو خەڵکا، وا بزانێ ئەگەر ئەو نەبێ خەڵک هەمووی دەفەوتێ، ئەوە نابێ. خوای گەورە دەفەرمێ با وەکو قاڕونت لێ نەیە ئاگادار بە، نەڵێ من. جایشێ دەپرسێ ئێستا دڵی خوا بۆ ئەوەندەی پێ ناخۆشە بڵێ من؟ بۆ وشەی ئەنا ئەوەندە خەتەرناکە کاتێک بە لە خۆبایی بوونەوە دێڵێ؟ بەڕێز دەکەم ئەگەر گەنجێکی کە خوای گەورە فەزڵێکی لەگەڵ کردی، مەڵێ بۆ خوام کرد، بۆ خۆم وام کرد، بڵێ فەزڵی خوایە بەسەرمەوە. مەڵێ گەنجێکی بە تەماح و چالاک بووم، کاکە بە کۆڵنەدانی خۆم ئەزانی چەنم سعی کرد، چەنم هەوڵدا، بە زیرەکی خۆم ئەم سەرکەوتنم بەدەستهێنا. قاڕون زۆر لە تۆ سەرکەوتوتر بوو، زیرەکتریش بوو، بەڵام کەوتی بە زانستی خۆم بەدەستم هێنا، خوای گەورە لە ناوی برد. بۆ خوا پێی ناخۆشە بڵێ خۆم، بۆ من، لەبەر ئەوەی بەڕێزم بیر بکەوانە تۆ خۆت هیچ نی لە بەرامبەر دەسەڵاتی بێسنووری خوای پەروەردگارە کە هەمووی خوا پێی بەخشیوی. تۆ چی؟ وەرە بەس بیر بکەوە. تۆ دەسەڵاتت هەبوو لە هاتنە دنیای خۆتدا، دەسەڵاتت هەبوو لە دروستکردنی شکل و شێوەی خۆتدا، بڵێ با چاوم وابێ، لوتم وابێ، باڵام وابێ، یەک کەسم پێ بڵێ دەسەڵاتی هەبوو بێ لە شکل و شێوەی خۆیدا، لەوەی ڕەگەزت نێر بووە یان مێ بووە، لەوەی کە تۆ خەڵکی ئێرە یان فڵان شوێنی، لەوەیدا کەوا دەوڵەمەندی یان هەژاری، هیچ شتێکی تۆ دای تێدا نییە. لەوەدا کە جەستەت ئێستا ساغا ئەو زانستیانە بیر لە لەشی خۆت بکەیەوە، لەوە چێ تەحەمولی نەکەی، بەس بەناو خوێن تا ئەو خوێنە دێ، بە مێشک تا ئەو خوێنە دێ و دەڕوا لە یەک شوێنە بەقەدەر نوکی دەرزیە خوێن خەز بێتەوە چاوەکان لەدەست دەدەی، لە شوێنشکەدا زمانت لاڵ دەبێ.
لە شوێنێشکەدا دەستت دەوەستێ لە شوێنیشتدا قاچت ئیش ناکە تو ئاگال لەناو مێشکی خۆتەوە هیچ دەسەڵاتێکت هەیە بەسەریە بۆیە خۆی پەروەردگار زۆر بە وشەیە ناڕەحەتە غەزەب لەو کەسانە دەگرێت کە دەڵێ من بە شێوازێک دەیڵێ یعنی تەکەبور لێ دەدا خوا دەفەرمێت تۆ هیچ چەدی خۆت نییە ئەو سەرۆت و سامانی بازرگانێک دەڵێم من وا دەکەم ئەرە تۆ ئەو زێڕە لە خاکا دروست کرد تۆ ئەو کەلوپەلانە دروست کرد ئەو موبایلی تەلەفۆنی پێ دەکەی و ئەلو دۆلاری پێ پەیدا دەکەی ئەو شەبەکاتەی کە لە ئاسمانە دەیهێنێ و دەیبات چێ دروستی کردووە تۆ دروستت کردووە هەمووی هی کەسێکە کە خالقی ئەرز و ئاسمانەکانە کە ئەڵڵایە بۆیە دەبێت هەر بیجێڕێەوە بۆ چێ بۆ ئەو کەسەی کە سەرچاوەی هەموو بەخشینەکانە کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالە وشەی ئەنا کاتێک خراب نییە کە لە ڕووی تەواضع و خزمەتەوە لەم مزگەوتەیە دڵێن ئەرێ چی ئەم کارەی پێ دەکرێ مانیع نییە بە تەواضع و خۆ بەکەم زانینەوە بڵێ ئەگە خوای گەورە ڕەحمم پێ بکە فەزلی هەبێ بەسەرمانەوە من دەتوانم ئەم کارە بکەم یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەڵێ ئینی حەفیظ عەلیم کاتێ وڵات پێویستی بەوە بەڕێزان من دەتوانم کەسێکی پارێزگاری زانابم بۆ ئەم کاروباری ئابووریە کە وڵات لە مەترسیدا من ڕزگاری کەم بەڵێ من پێم دەکرێت ناڵێ ئەگە من نەبم کەس نابێ بەڵێ من ئەم کارم پێ دەکرێت بە پشتیوانی خوا بە فەزلی خوا ئەمە خوا پێی خۆشە بەڵام چەند جوانە خوای پەروەردگار نمونەیەکمان لە یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەداتێ دەرسێک بۆ هەر کەسێ پۆستێکی هەیە مەڵێ من ئەوە فڵان کەسم ناوە وام ناوێکی خۆت بە سادەیی بڵێ لەکوێ قورئان ئەم دەرسە وەردەگرین کاتێ براکانی یوسفیان ناسیەوە وتیان ئەوە تۆ یوسفی برامانی لەم پۆستەدا ئێستا خەزیێنەکانی هەموو میسر و دنیا بەدەستەوەیە فەرمووی چی أنا يوسف وهذا أخي قد من الله علينا إنه من يتقي ويصبر فإن الله لا يضيع أجر المحسنين فەرمووی بەڵێ من یوسفم چاولێ چەند بە سادەیی باسی خۆی دەکا بەڵێ من یوسفم ئەوەش براکەمە ئەوە بنیامینی برامە ئیتر باسی ئەوەی نەکرد من خاوەنی خەزیێنەکانی میسرم بەڵێ من خاوەن شکۆ بەڕێز وەزیری دارایی جەنابم خاوەنی ڕێزدار یوسفی کوڕی یعقوبی کوڕی ئیسحاقی کوڕی ئیبراهیم نەها بەسەم بە سادەی دەڵێ ئەنە یوسف بەڵێ من یوسفم هەرێک چەند قورئان چەند بە ناسکی باسی دەکا چەند بە جوانی باسی دەکات تۆش هەر پلە و پۆستێکە دەبوو کەوتیان ئەرە جەنابت چی کاکە یەکسەر ناوی خۆت بڵێ من ناوم فاتیحە من ناوم محەممەدە بە ئاسانی بیڵێ ئەوەندە خۆت لە قەبەکان بە خۆتەوە گەورە مەکە خی گەورە ئەوەی پێخۆشە تەنها ناوی خۆیوت بەبێ باسکردنی دەستکەوتەکانی کەسە گەورەکان پارە و دەسەڵات کاریان لێ ناکات هەر بە گەورەیی و خاکەڕایی دەمێننەوە بەوە گەورەی کە خۆت بچووک دەکەیتەوە یەکسەر لای خەڵک گەورە دەبی ئەگە تۆ چەند لەقەبێکت بۆ خۆت دانا بڕاکە لای خەڵک بچووک دەبیتەوە سبحان الله و هاوکێشانەوەکو بیرکاری وایە ئەم لای پێچەوانەی ئەولایە تا خۆت بە گەورە نیشاندەی خەڵک بە بچووک سەیرت دەکا تا وەکو یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر ئەنە یوسف و من یوسفم بەڵام باسی چ دەکا ئەها سەیری قورئان کەن چەند تەواوکەری یەکترە قد من الله علينا ئەوە خوا منەتی لەسەر ئێمە کردووە من مناڵێک فڕێدرامە بیرێکەوە فرۆشرام کرام بە خزمەتکاری ماڵان ئەوایە لەبەر دەمی پاشادا نانم بجێڕایە ئاوم بجێڕایە شەربەتم بجێڕایە خزمەتکار بووم ئێستا کە لە پۆستی وەزارەتی داراییدام و ئەم وڵاتە بەدەستی من دێ و دەڕوا بەڕێوە قد من الله علينا خوا فەزلی لەگەڵ من کرد ئەوە منەتی خوا بەسەر خۆم و بنیامینی براشمی پێشاد کردمەوە ئەوە بە ئێوە شاد بوومەوە إنه من يتقي ويصبر ناڵێ ئەوە ئازایەتی خۆم بوو کاکە ئەزانی من چەند لەخوا ترس بووم ئەزانی من چەندم سەبری و ئارام گرت بەرامبەر بە هەموو پێشاتەکانی ژیانم کەسێکی خۆڕاگر بووم نەڕووخام چۆکمدا نەدا بەرامبەر بە ژیان ئەو ژنە چەند ویستی بمهێنێ بۆ لای خۆی کەس بەرامبەری نەدەوەستا من سەبرم گرت مەدحی خۆی دەکا نە بگشتی قاعدەیەک باز دەکا و دەرسێکیش دەدا لە براکانی إنه من يتقي ويصبر فإن الله لا يضيع أجر المحسنين خوای گەورەی یاسایەکی هەیە خوای پەروەردگار هەر کەسێ حیسابی بۆ بکە سنوورەکانی نەشکێنێ لە دنیادا زوو نەڕوخێ و ئارام بگرێ جا ئارامگرتن جاریە بەرامبەر بە موسیبەتە ئارامگرتن جاریوە بەرامبەر بە خۆشیەکانە خۆشیەکان جاریوە لە ناوت دەبن سەبر ناگری بەرامبەریان ئەوە قاعدەیەکە یوسف فەرمووی هەر کەسێ ئەمە بەکاربێنە کە خوا فەرموویەتی یەتەقی وەیەسبیر خوای گەورە چاکەی چاکەکاران بەزایە نادا خوا دەفەرمێت تۆش ئاوا بە تۆش ئاوا بە بەڕێزم قورئان هەر هەمووی پندوانەیە ئێمە لە مانگی قورئان داین الحەمدولله زۆربەتان قورئان خوێنیان گوێ لە قورئان دەگرن ئەم قورئانە وردە هەر هەمووی دەرسە خوای پەروەردگار پێمان دەفەرمێ
ئەگەر خوای گەورە تۆی لە تنگانەیەک ڕزگار کرد مەڵێ لەبەر نوێژەکانمە کەوتیتە تنگانەیەکەوە خوای گەورە دەرگای ڕەحمەتی لێ کردیەوە نەڵێ ئەمزانی کاکازانی چەندم شەو نوێژە بوو ئەلخوا بەزیاد من دایمە لە مزگەوتام ئەوە هەموو بەرهەمی ئەو نوێژانە بوو نوێژەکان فریاد دەکەون خەڵکی نوێژ بکەن من خەڵکی وان بینیوە کاکە بەخوا سیارەکەمان خەریب وەرگەڕێ ئەمزانی بەرهەمی ئەو شەو نوێژەیە هەڵک نەیزانیەوە شەو نوێژت کردووە خۆی پێوە هەڵدەکێشێ ئەوە خوا بە ئەوەی پاراستمی مەڵێ لەبەر نوێژەکانمە یان لەبەرەوەی بەخوا ئەزانی چەند زیکر دەکەم بەخوا من ڕۆژی وە 100 جاڵم ئەستەغفیرڵڵا ئەوە بەرهەمەکەیم بینی بە چاوی خۆم مەڵێ بۆیە چاکم بۆ هاتوو ڕزگارم بوو کاکە دەزانی چەند خێر و خێرات دەکەم بەخوا براینە بۆم سەلماوە سەدەقە ڕەدی بەڵایە ئەمە لەناو خەڵکا باسیەکە ئەوە بۆیە ئەو بەڵایەمان لەسەر لاچوو وا مەڵێ ئەمانە حەقیقەت و ڕاستین بەڵام باسییان مەکە ئەی چی بڵێ خوای پەروەردگار لە سوڕەتی هود ئاەتی 66 عەرزم کردن ئەم قورئانە بەرنامەی ژیانە بەکاری بێنە هەر ئەوە نێ بیخوێنیەوە ئەبێ بەعەمەلی پێ بکەی فرمووی فلما جاء أمرنا نجينا صالحا والذين آمنوا معه برحمة منا خەتێکی بەژێرا بێنە کاتێ صالح پێغەمبەر و سەلامی خوای لەسەر بێ و ئیماندارانێک کە لەگەڵ یابوون و ئیمانیان پێهێنا بوو بە تاک و تەنیایی خوا و پێغەمبەراتی صالح پێغەمبەر و صالح بوون هەر هەموو خوا ڕزگاری کردن لەو غەزەبەی کە بەسەر قەومەکەدا هات بەچی بە نوێژەکانیان بە سەدەقەکانیان بە ذیکری خوایان نە برحمة منا سەیری کە وشەکە بە ڕەحمەتی خۆمان بۆیە هەمیشە بڵێ خوا بە ڕەحمی خۆی شیفایدام خوا بە ڕەحمی خۆی لەو بەڵایە ڕزگاری کردم خوا بە ڕەحمی خۆی منداڵەکانی ساڵح کردم مەڵێ پەروەردەیەکی جوانم کردبوون کاکە خەڵک نازانم مناڵ پەروەردەکە کاکە کتێبی پەروەردەیی نەخوێندوێتەوە والله برام هەیە دەهێندەی تۆ زانایە و زمانزانیشەوە کتێبیشی خوێندوێت و منداڵەکانی ناساڵحن بڵێ بڕەحمەتی منا بڵێ لەم ئینتیخاباتە برمەوانێ نەڵێ کاکە ئێمە گە بمانەوێ ئەم وڵاتە هەموو بەدەستی خۆمانە کورسیەکیش بێنم هەر حاکمم نا بڵێ بڕەحمەتی منا ئەگە خوای گەورە دەنگی میلەتی دامێ ئەوە ڕەحمی خوایە ئەوە فەزلی ئەڵڵایە تاقیکردنەوەشە من چەند بەکاری دێنم چەند بەکاری دێنم لە خزمەت خاک و دین و نیشتیمانەکەی خۆمدا هەمووی بژێڕەوە بۆ خوا قارونیت لأو دەست پێ دەکا إنما أوتيته على علم عندي كحساب والله نكرا سبحانه وتعالى كخاوني همو بخششكانا ئەوە قارونەکان لە کۆمەلگاجا قارونی وایە بچووکە هەیە گەورەترە هەیە زۆر گەورەیە ئەوە ژیانی ئەو خەڵکە کە خوای پەروەردگار واللهی ئەوەندەی خەزیانە لەم سەرزەویەدا داناوە واللهی کەسمان فەقیر نابین کەسمان هەژار نابین کەسمان برسی نابین تۆ سێری کوردستان مەکە سوپاس بۆ خوای وارەکە دەچێەوە الحەمدولە نانێک لەسەر سفرەکەت هەیە ئەزانی چەند ملیۆنەها خەڵک هەیە نانێکی گەرمی دەست ناکەوێت بیخوا جلەکانی هەر ئەوەیە پۆشاکێکی بەحاڵ لە بەراماوە ئەوە هەمووی بەرهەمی قارونیەتە لەسەر زەویدا قارونەکان بوونە ژمارەیەکی کەم و دەستیان گرتووە بەسەر سەروەتەکانی جیهاندا چونکە خەڵک لە پەیامی خوا دوورکەوتەوە بزانن خۆشەویستان دوو جۆر هەژاری و دوو جۆر دەوڵەمەندی هەیە هەژاریەکمان هەیە فەخر القەدەرە واللهی کابرا ئیشکەرە کاسبە هەوڵی تەواوی خۆی داوە سبحان الله ڕزقەکە هەر ئەوەندە دێ فمەعذور ئەوە عوزری هەیە ئەوە واللهی قبوڵی بکە کاکە ئەو بۆ تۆ باشە خوای گەورە عەلیم و خەبیرە ئەوە دڵنیابە لە ڕزقی کەم نابێتەوە کە ئەوەندەی بۆ تۆ دیاری کردووە چونکە تۆ هیچ درێخی نەکردووە تەماڵ نەبووی بەخوا توانای تەواوی خۆت بۆ کەسابەت لە ڕێگەی حەڵاڵەوە بەکارهێنا خوا هەر ئەوەندەی داوە ئەوە فەقر القەدەرە فەقر الکەسەلمان هەیە کابرا حەزی بە ئیش نییە خەوی بەیانیانی لەدەست نەچێ و نیوەڕوان بخەوێ و بەخوا فڵانی شەبە من ناکرێ و ئەوە لە من ناوەشێتەوە من لای فڵان کەس ئیش بکەم و ئێتر ئەوەندە بەهانە دێنێتەوە چاوەڕێی سەرلەی خۆراکێک کە ڕێکخراوێک بیداتێ ئەمە فەقر الکەسەلە ئەمە خوا زۆری پێ ناخۆشە ئەوە تۆ خۆت فەقیر کردووە والله گوناحە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیقەتی کەسەکانی دەدا کابرا دەهادەی پێغەمبەری خوا ماڵ و منداڵم خەریکە دەمرێ لە برسانە سەیری دەکرد ئەوە فەقر الکەسەلی هەیە فەقر القەدەری نییە کاکە تۆ هیچ دژەکەی نا والله پێغەمبەری خوا چاوەڕێ موسڵمانێک یارمەتیم بدە ئەی خستە سەر ئیش وەرە کاکە تۆ مەبە بە خۆرکەی ناو کۆمەڵگا وەرە ئیش بکە دوای ماوەیەک دەهاتەوە سوپاس بە خوای گەورە پاشەکەوتی شیە بوو ماڵ و منداڵەکەشی بەسەر بەرزی ڕژیان دەبوو ئەمجا بۆی دەردەکەوت والله ئەی پێغەمبەری خوا ڕاستت فەرموو والله من فەقیری قەدەری نیم من فەقری کەسەلم بەڵام دوو جۆر دەوڵەمەندیشمان هەیە دەوڵەمەندێکمان هەیە غینە البەطر دەوڵەمەندێکە کە بەڕاستی لە خۆی گۆڕاوە تێک چووە دەوڵەمەندی بەطر چییە ئەوەندەی پارە هەیە دڵی ڕەخ کردووە نازانێت زەکاتەکەی چەندە نازانێت لە چی هەیە و لەکوێیە نازانێت ئەم دنیاە وە دەزانێت ئەم دنیا ئەو بەڕێوەی دەبا بڕواتان هەبێ خەڵک هەبووە باسی زەکاتی کردە
مامۆستا بەس زەکات لە چەندە بۆ باز دەکەی کاکە وەڵی لە دەفتەرە دۆلارە 2 وەرەقە و نیوە لە ملیۆنێکە فێر ببە ئێستا لیژنەی بەڕێزی فتوای ئێمە دەفەرمون لە 7 ملیۆنە زەکاتدا وەڵی من دەڵێم با خۆمان ڕابێنین خوای گەورە ملیۆنە دیناری بە نووسوی لە ماڵەوە دوای 1 ساڵ دەست لێ نەدا بوو ملیۆنێکت هەبوو فێری بەخشندەی بە لە خوای حەمد و سەناوەت و هەر شکرانە بژێری 25,000 هەر لێ دەرەکەم بەو خوای گەورە دڵ و دەروون فراوان دەکات لە فەقیری ناترسی خۆش زیادی دەکات چاوەڕێمەکە ئەڵێ ماوەسە حوتەکە زیاتری هەیە بەڵکو لەسەر 250,000 من لەو زەکاتە نەدەم ڕاستە خوای گەورە گونەهبارن ناکە بەڵام فێری بەخشندەیی بە وەڵی کە باسی لەگەڵا دەکەی ئەڵێی کاکە ئەو زەکاتەی تۆ لەوە ئەچێ نزیکی 50-60 دەفتەر دۆلار زەکاتی لێ بکەوێ مڕخەڵکە بۆ بەخۆ ماوەسە بە من نادرێ وەڵی برا ئەمە مەبلەغەکەی زۆرە یعنی لە ئەوڵەوە تازە فێر نەبووە ئێستا کە بۆی حساب من خەڵکم بینیوە ینی لەم شارانەدا کە باس کراوە وەڵا بە بینوسم بیر بکەمەوە نازام لە کوێ باخیرەیەکم هەیە و لە چ وڵاتێک شتیکەم هەیە و لە چ شوێنێک ئەمە وای لێ هاتووە وا پەرت و بڵاو بۆ خۆشی نازانێت چی هەیە سەری لێ شێواوە بۆی کۆ نابێتەوە قیامەتەکەشی لەسەردانەیە نەک سەدەقەینەکە زەکاتە شەرعەکەشی نەداوە ئەگە دەشتی بەخشێت دڵی پێی تەنگە چونکە هەست بە خۆشی ناکە ئەمن واللهی دەوڵەمەندێکە قاڕونیەتەوە لە ناوی بردی بەڵام غینای کیفایەشمان هەیە خوا لەوانە بەشماندا دەوڵەمەندێکە الحەمدوللا خۆی خۆش دەژی پاک و پوخت دەژی خان و سارەی خۆی هەیە منداڵی پۆشتەوە پەرداخە و جوان دەخوێنێ پەروەردەیەکی جوانی ئیسلامی لە ماڵەکەی خۆیدا پەیڕەو دەکا زەکات و خێر دەکا سەری لە ماڵەکەی دەردەچێت لە کوێی پەیدای کردو بۆشی سەرف دەکا الحەمدوللا هەمووی ڕێک و پێکە شەو بە ئیسراحەت ئەمە فەزلی ئەڵڵایە یا ڕەبی خوا لەوە پێمان بەخشی ئەو دەوڵەمەندیە زۆر چاکە خۆشەویستانم هەمووشمان دەوڵەمەندین بە زەید بەخۆ دانێتەوە من چەند شەوە باسی قاڕون دەکەم بڵێ ئیتر وەڵڵای ئێمە لە ژێر سفرەوەین لە هەژاریدا نا گوێ بگرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لەیس الغینە عن کەثرەتی العەرەض وەڵڵاهی دەوڵەمەندی بەوە نییە چەند عەرزەت هەیە چەند شوقەت هەیە چەند ڤێلات هەیە چەند پارەی نووسوت هەیە چەند بازرگانیت هەیە ولكن الغنى غنى النفس دەوڵەمەندی ئالێرەدایە دەوڵەمەندی دڵە کە بە بەشی خوا ڕازی بووی سپاس بۆ خوای پەروەردگار ئەم حەدیثە لە بوخاری و مسلم متفق عليه حەدیثێکی تر کە دەیکەمە کۆتا و شەی ئەم وتارەمان ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکا کە ئیمامی ترمیزی بە حەدیثێکی حەسەن هێناوێتی بەڵام شێخ ئەلبانی لە صحیحەدا بە ژمارە فەرموودەی 2318 دەفەرمێ حەدیثێکی صحیحە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵخۆشی کردین ئەمە بخەبەر چاوت و شکری خوا بکە من أصبح منكم آمنا في سربه هر کەسێک لێیەوە من هەر کەسێک سەیری خۆتکە أصبح منكم بەیانیت کردەوە ڕۆژێکی نوێ بەسەرا هات آمنا في سربه سربه وەکو ابن عثيمين لە شەرحی ڕیاض الصالحین لە مجلدی 2 لاپەڕی 234 دەفەرمێ وشەی آمنا في سربه سربه دوو مانای هەیە هەر کەسێ بەیانی کردەوە لە نەفسی خۆیدا في نفسه لە نەفسی خۆیدا مرتاح بوو ئەوە بەڕاستی مرتاحی ئەوەیە نەخۆشی دەرونی لەگەڵ نەبوو هەستای دڵت تەنگ نەبوو دڵت نەگوشرا بوو بەیانی هەستای بە شادە و ئیمانەوە دەستنوێژت کردبوو نوێژی بەیانیت کردبوو کە هەستای وازانی ئەم هەولێرەم کوردستانە هەموو هی تۆیە کە خۆشەوە ئامینەن فی سربی یعنی فی نەفسی دەفەرمێ لە نەفسی خۆتا لەگەڵ خۆتا شەڕ نەبوو هەیە ڕقی لە خۆی دەبێتەوە هەل لە خۆی کەس خراپەی بۆی نەبوو لە خۆی بێزارێت تۆ هەستای ئەو کێشە دەرونیە نەبوو مرتاح دەرونێکی ئاسوودە وهروها دەفەرمون في سربه يعني في قومه لە شارەکەی خۆدا لە گەڕەکەکەی خۆدا لەگەڵ خزمەکانی خۆ لەگەڵ هاونیشتیمانیانی خۆ لە وڵاتەکەی خۆدا بێ پشتیان دەسوڕایتەوە چەک و ئەسلیحە و حیمایەت بەدواوە نەبوو نە دوژمنی کەس بووی نە کەس دوژمنت بوو کە خۆشە ئەزانن چ بەختەوەریەکە بەڕێزان چەند بەختەوەری کە بەبێت چەک و حیمایەت دەسوڕیتەوە ئێوارە جاری وایە شەو بەیانی ئێستاوی ئەرێ خێزان ئافرەت دەرگاکە دانەخسبوون نا وەڵڵا پیاوەکەم زانی تۆ دادخستووە دەرگای حەوشەکەشت دانەخراوە مەدخەلەکەش دانەخراوە ئەوەندە بێخەم لێی خەوتووی ئاەتل کورسیەک و معاوەزەتەین خوێندەوە زانیوە هەموو دنیا حیمایەت تۆیە چونکە زەرەرت بۆ کەس نەبووە چ دەوڵەمەندێکی گەورەیە ئەمە دووەمیان معافە فی جەسەدی لە جەستەی خۆتدا خوا ڕەحمی پێکردبووی لە شساق بوو تخوا سەروەتەکەی قاڕونت هەبێ ئەگە حەپی پێش نان و دوای نان و نەخۆی و نەکەی و قەدەغەیلێت تخوا سوودی لە دەبینی وەڵڵا زۆر جار عەزابە بووت خوای پەروەردگار ڕەحمی پێکردی جەستەت ساغ بوو ئەگە نان و دۆیەکت دەخوارد لە دوایدا خاوەکەت زۆر خۆش بوو زۆر مرتاحی جازارن نەبوو حەپی پێشنان و پاشنانیشن نەبوو خۆی هەی بێ وەش بەسەرکردنەوەی خوایە بەڵام تۆ ئەم فەزڵەی خواشت لەگەڵ بوو خۆت بەڵێ دەوڵەمەند بزانە عنده قوت یومی
نانی ڕۆژت هەبوو ئەم حەدیسە پێمان ناڵەگە نانی ئەمڕۆت هەبوو حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەقەت نەکەین هەموو جا عەرزتان دەکەم ئاەت و حەدیس ئەبێت لێی تێبگەی ئەمجا باسی بکەی عنده قوت يومه ئیسلام ئێمە پێی نەوتوە نانی ئەمڕۆت هەبێ خەمی بەیانی نەبێ عنده قوت يومه يعني لە وڵاتێکا دەژیای موئەسەساتی بوو وڵاتێک یاساتیا سەروەر بوو جەنابەت ئەمڕۆ ئیشت هەیە وەزیفەت هەیە موچەکەت مسۆگەرە دڵنیاش بووی بەیانی وڵات تێک ناچێ و حکومەت نیوە موچە نادا و معاش نابڕێ موچەی بەیانیشت مسۆگەرە خوای پەروەردگار موچەی ئەمڕۆ بۆ داناوی دڵنیاش بووی لە معاشەکەت دەدرێ لە کاتی خۆیدا هیچ کێشە و بەرە و ئاژاوە و قەیران و ئەوانە لە گۆڕێدانیە عنده قوت يومي ئەمڕۆت هەیە مرتاحی دڵنیای سوپاس بۆ خوای گەورە کە سابەتت هەتا سەری مانگ تا ساڵی داهاتوو وڵاتێکی ئەمن و ئەمانت هەیە بە سیستم و یاسایەکی ڕێک و پێکی عادلانە دەڕوا فكأنما حيزا له الدنيا بحذافيرها والله يقينت هبه والله واشا يقينت هبه صدق رسول الله دنيا هر همو هي تويا لروشلات بو روج اوا همو سرت وساماني تويا اتخاود لو دوله من دي زياتر چيكه هيا بەڵام حەیف زۆرێکمان ئەمەمان هەموو هەیە کەچی خۆمان بە فەقیر دەزانین ئەچینە سەر جێگای خەوتن خەومان لێ ناکەوێت هەربی لە سەرەتی فڵان کەس و فڵان کەس و فڵان کەس هاوڕێم و خزم و برام و دراوسێم و لەزەت لەوە ناکەین لە شکرانەکەی خوای گەورەش دەرەچین جا کە لەزەت لێنەکە شکرانەشت نەکرد خوای گەورەش لەوە چێ لێت بستێنێتەوە بەڕێزان مامۆستا مەلا غەریبی پێنجوینی زۆر شاعیرێک و پەخشانووسێکی بەتوانە لە یەک کۆپلەی بچووکە دەڵێ ئەنا نەخۆشیە ئەنا نەخۆشیە فیز و هەوای سەرخۆشیە بڕوانە بۆ یوسفی جوان بۆ تەخت و بەختی سولەیمان بە بەهرەدا نەیان نازی بۆیە خوابوو لێیان ڕازی وتیان خوایە هەرچیمان هەست هی تۆیە و بەس لە دەرسەکانی داهاتوودا ئینشاءالله دێنە سەر ئەوەی قاڕون سەرنجامی چی لێ هات و گەیشتە کوێ یا ڕەبی خوای پەروەردگار ڕزق و ڕۆزیەکمان پێ ببەخشی کەوا کیفایەتی ژیانمان بێ بە بەڕێک و پێچی دەوڵەمەندێکی حەڵاڵ پەیداکەر بین و لە حەڵاڵە سەرفی کەین و محتاجی هیچ بەندەیەکی خۆتمان نەکەی پەروەردگارە تەنها محتاجی قاپی ڕەحمەتی تۆ بین یا ڕەبی خوای پەروەردگار ئەوانەی دەستکرد و هەژاریشن یا ڕەبی خوا دەرگای ڕزق و ڕۆزی حەڵاڵیان لێ بکەیتەوە ئەوانەی قەرزارن خوا لە قەرزاری و هەژاری ڕزگاریان کەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين